سەدات پەکەر دوژبنە سەر سەختەکەی کورد دۆست و پیاو کوژەکەی دوێنەی ئەردۆغان ئەمڕۆ بووەتە دوژبنی. سەدات پەکەر ئەو ناوەی مانگێکە ڕۆژەبی سیاسی تورکیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەر ڤیدۆیەک کە بڵاوی دەکاتەوە بەرپرسانی پارتی دەسەڵاتدار و حکومەت داهژێنێت. دوای هەر ڤیدۆیەک چەند بەرپرسێکی ئەو وڵاتە ناچار دەبن ڕوونکردنەوە بدەن. ئەو تا ئێستا 8 ڤیدۆی بڵاو کردوتەوە کە نزیکەی 100 ملیۆن بینەریان هەبووە. خاڵی بەهێزی ڤیدۆەکانەوەیە پەکەر خۆی لە تاوانەکان دوور ناخاتەوە. بەڵاکەی سەری ئەردۆغان ئەو تەمەنی 49 ساڵە و گرنگترین دۆسیە کە بڵاوی کردبێتەوە تێوەگلانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیایە. باشکراوتی ئەو لە ماڵی هونەرمەندێک لە کاتی سێکسدا جەڵدە لێی داوە، بەڵام وردەکاریەکەی ئاشکرا نەکرد و بڕیارە لە ڤیدۆی داهاتوویدا باس لە ئەردۆغان بکات و تاوانەکانی بجێڕێتەوە. بەڵام لە کۆتا ڤیدۆیدا ئەردۆغان بە برا گەورە وەسەف دەکات و دەڵێت من برایی بچووکتم. سەدات پەکەر گەورە مافیایەکی تورکیایە، شتر پشتیوانی هاوپەیمانی ئەکەپە و مەهەپەی دەکرد و بە کەسایەتیەکی نەتەوە پەرز ناسراوە لە زۆربەی ئەو کەمپینە سیاسیانەی بەشداری کردووە. هەردوو ئاماژەی 4 پەنجەکەی ئەردۆغان و 2 پەنجەکەی مەهەپەی بەرز دەکردەوە. ئەو تا ساتی هەڵاتنی لە تورکیا زۆر دۆستی ئەردۆغان و وەزیری ناوخۆ سلێمان سۆلیۆ بوو، بەڵام بێ ئاگاداری خۆی بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەچێت. هەر بۆیە لە وڵاتەکە هەڵدێت، هەر لە نێو ئەو کەسانی بڕیاری گرتنەکەیان پێدەدرێت هەواڵ دەدەنە پەکەر و ئەویش لەو چوارچێوەیەدا هەڵدێت. بە وتەی خۆی کە لە ڤیدۆکاندا وتوێتی ئێستا لە وڵاتی ئیمارات و لە شاری دوبەی نیشتەجێیە. ماوەی زیاتر لە ساڵێکە نێوانی لەگەڵ وەزیری ناوخۆ تێکچووە. دوای ئەوەی پەیوەندی نێوانیان تێکچوو بڕیاری دەستگیرکردنی دەدرێت، بۆیە تورکیای جێهێشتووە و سەرەتا چۆتە قەرەباخ و دواتر لە مەقدۆنیا مایەوە و ئێستاش لە ئیماراتە. پەکەر برایەکی لە تورکیا هەیە بە ناوی ئاتێلا پەکەر. ئێستا لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوە دەستگیر کراوە بەهۆی ئەوەی براکەی تۆمەتباری کردووە کە دەستی هەبووە لە تاوانێکی تیرۆر لەگەڵ کەسێکدا لە ناو دەستگای میر کە ڕۆژنامەوانێکیان کوشتووە لە قوبرس. ئەو مەلەفی سەرجەم بەرپرسانی ئاکەپە و مەهەپەی لەبەردەستە، بۆیە قسەکانیشی لەلایەن ئەو دوو پارتەوە بە توندی ڕەت دەکرێتەوە. بەشێکی دیکەش لە هێزە سیاسیەکان بە ناڕاستە و خۆ پشتیوانی قسەکانی ئەو مافیایەن لە دژی ئەردۆغان و هاوپەیمانەکانی، بەڵام لە هەمان کاتدا دژی خودی مافیاکەشن لەبەرەوەی پێشتر زیانی لە هەموو هێزە نایارەکانی ئەردۆغان داوە. پەکەر بەخۆی و گروپەکەیەوە بەشداری بەشێکی زۆر لە تاوانە نهێنیەکانی دەسەڵاتی تورکیای کردووە. بەرپرسانی تورکیاش دەڵێن ئەو وەک پیلان جێڕیەک لە دژی تورکیا ئەو ڤیدۆیانە تۆمار دەکات و بڵاویان دەکاتەوە. بەڵام لە دوایین ڤیدۆیدا پەکەر دەڵێت لە ڤیدۆی داهاتووم بۆی دەسەلمێنم کەسی خوڕی کەس نیم. پەکەر و کورد. پەکەر لە ڤیدۆی هەشتەمیدا ئاماژە بە دۆسیەی کورد دەکات و باز لە دژایەتیەکانی ئاکەپا دژی کورد و ڕای خۆی لەسەر ئۆجالان دەکات. لە ڤیدۆکەیدا دەڵێت با باسی ئۆجالانتان بۆ بکەم، بوونەوەرێکی سەیرە. هەر لە سەرەتا کاتێک دەست دەگرێت بەسەر هێزدا لە هاو گوندیەکانی هاوشاریەکانی و کەسوکاری خۆی ستافێک پێک دێنێت. لەو کەسە ژیر و زیرەکانەی دێن لە 10 کەسیان 2 کەسیان دەکوژن بە پاساوی ئەوەی سێخوڕی پۆلیسن. دەزانن لە هەمووی خراپتر چی بوو؟ عەبدوڵڵا ئۆجالانیان دەستگیر کرد و هێنایان مێشکم وەستا. لە هەموو شوێنێکی دنیا مرۆڤەکان بەنزینیان بە خۆیاندا دەکرد بۆ ئەو خۆیان دەسووتان. باشە تۆ بۆچی ناڵێیت وەرن بمکوژن؟ کەچی ئەویش دەچێت مەرایی بۆ ئەو کەسانە دەکات کە لێپێچینەوەی لەگەڵدا دەکەن. لە بەرامبەر ئەو قسانی پەکەردا مستەفا قەرەسوو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆمارجڤاکێن کوردستان کەچەکە لە دیمانەیەکدا لەگەڵ میدیاکانی نزیک لە حەزبەکەی باسی ڤیدیۆکانی پەکەری کردووتی. ئەو
شتانەی سەدات پەکەر ئاشکرایان دەکات زۆر گرنگن دەبێت دەسەڵات ناچاری دەست لە کار کێشانەوە بکرێت. قەرەسوو لەو باسەیدا کە پێش ڤیدۆی هەشتم تۆمار کراوە وەڵامی قسەکانی لەسەر ڕێبەری پەکەکە ناداتەوە و ڕەخنە لە میدیای کوردی دەگرێت و دەڵێ وەک پێویست بایەخیان بەو بابەتە نەداوە. پەکەر لە یەکێک لە ڤیدیۆکانیدا باز لە تیرۆرکردنی هاوسەرۆکی ئێستای هەدەپە پەروین بڵدان دەکات کە خۆی دەستی هەبووە لە کوشتنیدا و دەوڵەتی تورکیا تاوانبار دەکات بە کوشتنی. گواستنەوەی چەک بۆ بەرەی نووسرا لەبارەی کوردی ڕۆژاوای کوردستان دەڵێت کاتێک سەرەتا ڕووداوەکانی سووریا دەستی پێکرد پاسپۆرتی تورکیاتان بدایەتە هەر کوردێکی سووریا کە سوکارەکانیان هەمویان لێرن بتان وتایە لە پرسی کاروباری دەرەوەدا پێکەوە هەنگاو دەنەی مسۆگەر قبوڵیان دەکرد. ئەمە چ زیانێکی دەبوو؟ بۆچی بیر لە بچووک بوونەوە دەکەینەوە؟ پەکەر ئاشکرای دەکات عەدنان تاندیبێردی کە پێشتر ڕاوێژکاری ئەردۆغان بوو دامەزرێنەری کۆمپانیای ڕاوێژکاری سەربازی نێودەوڵەتی ساداتە لە ژێر ناوی کاروانی هاوکاری سەدات پەکەر بە بارهەڵگر چەک ئۆتۆمۆبیل تەقەمەنی و کەلوپەلی سەربازی ڕەوانەی سووریا کردووە. ئەو جۆری ئەو کەلوپەلانە ئاشکرا دەکات کە ڕەوانەی بەرەی نووسرە کراون کە تێیدا بڕێکی زۆر جلوبەرگ کە بەشی سەرجەم چەکدارەکان بکات بێتەل هێلەکی فیشەک نەبڕ و کۆمەڵێک هاوکاریمان بە بار هەڵگر نرد. ئاشکرای دەکات بە ناوی ئەوە چەندین باری چەک نێدراون بۆ سووریا و هەندێک لەو چەکانەش گەیشتونەتە دەست بەرەی نووسرا. دەڵێت بار هەڵگرەکانی ئێمە لە ژێرناوی کاروانی هاوکاری سەدات پەکەر دەڕۆیشتن. دیمەنەکانیشمان دەدایە میدیاکان بەڵام بار هەڵگری دیکەش لەسەر ناوی ئێمە ڕەوانە دەکرات. پەکەر درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت مەتین کراتلی هەیە سەرۆکی کاروباری کارگەڕی لە سەرۆکایەتی کۆمار دەبێت بڕۆن بۆ لای ئەو من باسی بازارکردنێکی یەک دوو بار هەڵگری ناکەم بە قاچاقبردنی نەوتی خاو چا شەکر ئەلەمنیۆم مەس ئۆتۆمبیلی دەستی دوو هەتا دوایی ئەمانە بە ملیۆنەها دۆلارن پارەی زۆرن. ئەو دەژڵێت شەڕی سووریا ئەو لەگەڵ حکوومەت پارەیان داوە بە گروپەکانی سەر بە تورکیا. ئێستا باس لەو بازرگانیە دەکەم کە لەوێ دەکرێت ناوی چەند بەرپرسێکی تورکیا و گروپە چەکدارەکان و بەرپرسانی بازرگانی بەرەی نووسرا ئاشکرا دەکات. لە ساڵی 2016دا ئەو سەرۆک مافیایە ڕاگەیەندراوێکی لە دژی ژمارەیەک کەسایەتی و ئەکادیمیستی تورکیا بڵاو کردەوە کە داوای دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتیان کردهبوو هەڕەشەی کوشتنی لێکردبوون لە ژیانیدا چەند جارێک ڕوبەڕووی دادگا کراوەتەوە بەڵام ساڵی 2005 بۆ 2014 لە زیندان بوو بە کۆمەڵێک تۆمەت لەوانە پێگەێنان و بەڕێوەبردنی ڕێکخراوێکی تاوانکار دوای ئازادبوونی پەکەر بووە هاندەرێکی سەرسەخت بۆ سەرۆک کۆمار. پەکەر ڕەتی دەکاتەوە هەوڵ بدات زیان بە دەوڵەتی تورکیا بگەێنێت. ئاژڵێت ئەگەر بمەوێ بە دوو شە دەوڵەت قوفڵ دەکەم. سۆیلووی وەزیری ناوخۆی تورکیاش کە بە وتەی پەکەر هاوبەشی سەرجەم تاوانەکانە جەهەپە تۆمەتبار دەکات بە هاوکاریکردنی ئەو مافیایە. لە بەرامبەردا فایەق ئۆستراک وتەبێژی جەهەپە دەڵێت کەسێک کە باشکرا پشتیوانی لە حکوومەتی تاگڕەبی ئەردۆغان دەکرد و هەڕەشەی لەوانە دەکرد دژی ئەردۆغان بوون و پۆلیسی حکوومەتیشی خراپ بۆ ژێردەست ماوەی مانگێکە چەندین پەیوەندی چەپەڵ ئاشکرا دەکات. دەنگەکانی ئەردۆغان دابەزی هاوکات دوای ئەو تۆمارانە بە جۆرەی دوایین ڕاپرسی ناوەندی ئاڤراسیا بۆ لێکۆڵینەوە لە سەدا 75 دەنگدەری تورکیا بڕوایان بە وتەکانی سەدات پەکەر هەیە. ئەوانەش کە دەڵێن چی دیکە دەنگ بە ئەردۆغان نادەن ڕێژیان بۆ لە سەدا 52.4 زیادی کردووە. کەمال ئۆسکیراس سەرۆکی ناوەندی ڕاپرسی ئاڤراسیا ڕایگەیان لە سەدا 25.5 ئەو دەنگدەرانی دەنگیان بەدەسەڵات داوە پێیان وایە وتەکانی سلێمان سۆیلو وەزیری ناوخۆی تورکیا زیاتر جێگەی متمانەیە بە پێچەوانەوە لە سەدا 35.2 ئەو دەنگدەرانە پێیان وایە وتەکانی سەدات پەکەر زیاتر جێگەی متمانن. سەرۆکی ناوەندی ڕاپرسی ئاڤراسیا لەگەڵ باسکردنی وردەکاری ڕاپرسیەکەی ئاماژەی بەوەدا ئەو ئەنجامە دەری دەخات
لە سەدا هەفتە و پێنجی دەنگدەری تورکیا بڕوایان بە وتەکانی سەدات پەکەر هەیە.